هزاران سلاوین گرم و هیوین دمن خوش ji temaşevanên demê li hevgehindina Kurdan ra diyarîne. ابوي هيفيه كو ام كردان بجهين نائي كو سرحاتي وبويرن لجهان دقامن بيك جوهرين داخل شمو جفيري جي اسدويا دنج امريكا لواشنطن دي سي ديت جلور بينران في حفتيجي ما بابت جوارها آماده كرنا وهيفي دارين بدلي وبن نرازي بون لتقسيم جبو باراستنا سمبولي ساكولاريزما تركيا يان ويفتر روجنامه فانكي كرد دبيجا دمي لهافغاندنا كردان كهالوست كردان چاوايا انجام راپورتك امريكي لسال 2012 ايران بتر هاندرا تيروري بو شرزايكي سياستي دبيجا دمي لهافغاندنا كردان كو هيفي هيا كيشين دريج دمن هريما كردستاني وحكمتا نافنت چار اثر ببن درينانا بترولي لامريكا غريداي غهرتنين جيوبوليتيكا جهانيا واري امريكا بتر نفتي جتش ولاتي ديكرتن كندا ميرجهن سعودي عراق يان نيجيريا سلاوين دوباره قالي تماشوانين هجا نقشه آواکرنا ناوندک بازرگانی لپارکا میدانا تقسیم لباجار استانبول اگرا دست پیکرنا خو پیشاندان چند روزان بون لچند باجار ترکیه خو پیشاندران پاراستنا میدانا تقسیم سمبولا سیستم ساکولاریزم ترکیه مبزد بو لی شارزا دیبیژن او دلیوه بو حتا جمارکا پرسندین سیاسی وگرت وکا بهیوی بون لهمبر رفتار پارتیا دسالادار AKP و سردریاوی دگل جمارکا مزنا خلکی پشتوانی لی ناکن. خۆپیشاندانەکان لە گۆڕەپانی تەقسیمی ئیستانبول چڕبوونەتەوە کە بەهۆی پلانێکی گەشەی حکومەتەوە هەڵگیرسا بوو بەڵام شیکەرەوان دەڵێن چیدی هەنووکە لەبەر ئەو هۆیە نییە. هۆکاری ڕاستەقینە لە پاڵ خۆپیشاندانەکانەوە بریتیە لەوەی کە بە حکومەت بکوترێت ئیتر بەسە. جۆل بەرنا ئۆسچان شارەزایەکی تورکە لە زانکۆی ڕۆیاڵ هەڵەوەی لە لەندەن دەڵێت تورکە ئەلمانیەکان هەست بە بێهودەیی و تووڕێی دەکەن. کێشە سەرەکیەکە ئەوەیە کە پارتی ئەک دەرفەتێکی گەورەیان لەدەستدا و دەکرا بۆ کەسانی بەگومانی ناو تورکیا و جێگەکانی تری جیهان بسەلمێنن کە ئەوان ڕێز لە دیموکراسیەت دەگرن و دەشێ دیموکراسیەت و ئیسلام پێکەوە بژین و یەکتر پتەو بکەن. پارتی ئەک بریتیە لە بزوتنەوەی میل ئیسلامی سەرۆکوەزیران ڕەجەب تەیب ئەردۆغان ئەوەی بۆ 10 ساڵە لە دەسەڵاتدایە و 2 ساڵ لەموبەریش سەر لە نوێ هەڵبژێردرایەوە بەڕادەی لە سەدا 50 دەنگەکان کە ڕێژەیەکی بەرزە بە گوێرەی پێوانە ئەوروپیەکان. ئێستا نیشتەجێکەی لەلایەن خۆپیشاندەرانەوە گەمارۆ دراوە ئەوانەی تووڕەن سەبارەت بەو ڕێبازانەی کە مەینۆشین و فرۆشتنی مەی سنووردار دەکات و ماچوموش لە شوێنە گشتیەکاندا قەدەغە دەکات و ڕاگەیاندن دەترسێنێت لەگەڵ ڕێوشێنەکانی دیکەدا. وانەبێژی باڵە لە کۆلیژی کینگسی لەندەن بیل پارک لە ڕێگەی سکایپەوە دووە. ئەوەی لێرەدا دەیبینیت ئەوەیە هەندێک کەس لە تورکیا بە لە سەدا پەنجاکەی تر دەڵێن واتە ئەوانەی دەنگیان بە پارتی دەسەڵاتدار نەداوە ئێستا بە شێوکی فراوانتر ناومێدی خۆیان نیشان دەدەن. بێزاربوونەکەش لە سەرانسەری وڵاتدا دەربڕاوە ئەو کاری کە ڕنگدانەوەی نیگەرانیەکانە سەبارەت بە خزان بەرەو ئیسلامی سیاسی ئەوەی شیکەرەوان پێی دەڵێن کەمی باکی حکومت نیشان دەدات بۆ نزیکەی نیوەی وڵاتەکە ئەوانەی هەروکو سێکولار ماونەتەوە. ڕۆژی دووشەمەش سەرۆکوەزیران ڕەجەب تەیب ئەردۆغان ئەو هەستەی وروژان کاتێک وەک ئەوەی پێشووتر نەخشەی بۆ دانرا بوو گەشتی بۆ باکووری ئەفریقا خستە گەڕ لە مەغریبەوە دەستی پێکرد خۆپیشاندەرانیشی بە ساویلکە و سۆزباردناو برد کە لەلایەن لایەنە تونڕەوەکانەوە کۆنتڕۆڵ دەکرێن. ئەردۆغان پێشبینی کرد لە چەند ڕۆژێکی داهاتوودا هەتا گەڕانەوەی خۆپیشاندانەکان کۆتاییان پێبێت بەڵام شارەزایان لەو باوەڕەدا نین. شارەزایان دەڵێن هەندێک نریتی نالێبوردەیی بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن لە تورکیادا هەیە بەبێ جۆدان بەوەی کە کێ لە دەسەڵاتدایە. بەڵام درێژەکێشانی خۆپیشاندانەکان یارمەتی خواستی سەرۆکوەزیران نادات لە ڕووی گۆڕینی دەستور و زیادکردنی دەسەڵاتەکانی هەوڵەکانی تورکیاش بۆ بوون بە ئەندام لە یەکێتی ئەوروپادا ئەو کارە ناکەن. پرۆفێسەر پارک دەڵێت باشترین ئومێد ئەوەیە کە خەڵکانی دەوری سەرۆکوەزیران قەناعەتی پێ بکەن واز لە جەمسەرگیری بهێنێت و نیگەرانیەکانی نایارانی بڕێوێنێتەوە بە ڕێگەیەکی بنیادنەر. شوان سەعید، دەنگی ئەمریکا.
گەلۆ هەڵوێستی کوردان ژوان سەرهاتیان ڕ چاوایە ئەم بەڕێکا سکایپی دەگەڵ ڕۆژنمەوانی کورد عدنان ئاتەش لە ئەسنەبولی داخەون لێبەرێ مەخواست ji بەرز ئاتەش بزانین کاکی لە پشتوان نەڕازی بوونایە نزانە vêga bêje ev tişt dibinê kontrola kî de çawa çêbû tiştekî spontane çêbû hene bixûsa çêbû bi rastî herkes neviya tiştekî wiha bû jî çunkî partiya hikûmetê a Partî di gelek tiştê xwe da muhalefetê qe bi bîr nayne yanî muhalefetê birçav nayne berçavê xwe û îcraata çê dike ev indî li miletê pir zor hat millet indî herkes ji ciyekî da li civiyal Taksimê yan tiştekî spontane bû tiştekî organize nî bû vê paşiyê bû organize indî vay diro sê roje li Taksimê li Beşiktaşê li Dolmabahçê li Şişliyê mirov her şev li Taksimê dijibin û ev kê xwe dikin daxwaziya xwe dibêjin بەڵێ کاک عدنان ئەف خۆپیشاندان لە دژی سیاستên AKP بوون پتر ji hewlên parastina meydana giştî tabii ew ku AK Partî ew bû xwest wî çê bike ama nat qebûlkirin millet karşî derket yani millet ji yan nebawere divê ev ê van darê parkê ev ê bên jêkirinê ev ê li wê derê AVM'kî alışveriş merkezî tê gotin bi Tirkî ev ê li wê derê dikana çê bikin û ev ê parkê ji ortaya rakin milletê viya qebûl nekir باشە کاک عدنان تو باوەڕ دikî ئەف نەڕەحەتî زوو بداوی بێن ji îro pêva belkî hinek tiştek çêne be ama ez ne bawerim ku ev tişt bi hez jî bisekine yani ev indî tiştekî spontane çêbû indî peryodîk hat çêdibe millet indî her şev vê saetê ber bi Taksimê ve dimeşe کاک عدنان شکەرەما خۆ توشمەرە بێژە لە داویێ هەلوێستی کوردان چاوا بوو Roja pêşî Kurd hebûn roja pêşî Kurd bê organize Kurdê bi serê xwe bûn li Taksimê hebûn an piştî ku hinek bayraqê partiya ketin meydanê Kurd xwe ji ortaya rakirin Kurd neketin vê civînê di medya di Facebookê da di Twitterê da me gelek tişt dî û li meydanê jî me çavê xwe dît Kurd roja pêşî hebûn an roja dudiya roja siyah Kurd qediyan ji vê çima tê bêjî çünkî partiya muhalefetê a mezin CHP Cumhuriyet Halk Partîsî xwest bi bayraqa xwe were Taksimê ne Kurd tenê Türk jî qebûl nekirin gotin ev civîn ne civîna partiyekî ye em naxwazin dibinê bayraqa partiyekî de em li vê meşê herin qebûl nekirin وڵاتی نێگرتین ئەمریکا دەبێشتن کارین تیرۆریستی لە ساڵا 2012 پتر بە پشتەوانیا ئیرانی بوون و هەر بە پشتەوانیا ئیرانی ڕژێما سووری لە 2 ساڵên بۆری خەڵکێ خوا پتر تەپەسەر کرد وەزارەتا دەرڤەیە ئەمریکی دە راپۆرتا ساڵانەدا سەبارەت تیرۆریزما جیهانê ئەف زانیاری ئەشکەرەکردە لەو راپۆرتەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا داهاتووە ئێران و حزبڵای لوبنان بە شێوەیەکی بەرچاو لە ساڵی پاردا کاریان لەسەر پیلانگیێڕی تێرۆریستی کردووە و پشتیوانیەکی بێسنووری ڕژێمی سووریاشیان کردووە لەو هەوڵانەی بۆ سەرکوتکردنی گەلی سووریا دەیدات دەم ڕاستێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت واشنگتن نیگەرانە سەبارەت بە دەستەبوونی جەنگاوەرانی بیانی لە قەیرانی سووریادا زۆر نیگەرانین بەرامبەر بە دۆسیەی جەنگاوەرانی بیانی جا ئایا لە سووریادا بنیان نا و هەروەهاش پەرسەندنی توندوتیژیەکان بۆ وڵاتانی تر و زۆر جاریش ئەم هەڵوێستەمان ڕاگەیاندووە و زۆریش بەڕوونی نیگەرانی خۆمان باس کردووە لەسەر ناسەخامگیری ناوچەکە بەهۆی قەیرانی سووریاوە. هەر لەم راپۆرتەدا ئاماژەش بە سەرکردایەتی ناوەندی ئەلقاعیدە لە پاکستان و ڕێکخراوەکانی سەر بەویش لە یەمەن کراوە کە چۆن لاواز بوون لە ساڵی 2012دا و وەک بەرەنجامێکیش هەندێک ڕێکخراوەکان زیاتر سەربەخۆ بوون. سەرۆک ئۆباماش لە وتارێکیدا سەبارەت بە لەناوبردنی تێرۆریزم هەمان ڕوانینی هەبووە. ئەمەیانی ڕوبەڕووی هەڕەشە و مەترسی زیاتری خۆجەیی دەبینەوە هاوشێوەی ئەوەی لە من غازی بینیمان یان لە دامەزراوەکەی BP لە جەزائیر کە لەوانەیە بە هەماهەنگی لەگەڵ تۆڕە ناوچەیەکاندا ناو بەناو هێرشەکانیان بکەنە سەر دیپلۆماتانی ڕۆژاوایی و کۆمپانیاکان و ئامانجەکانی تریش.
راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ لە ساڵی 2012دا هێرشی تێرۆرکاری لە 85 وڵاتدا کراون و زۆربەشیان لە ئەفغانستان و پاکستان و عێراق بوون. جموجۆڵی جەنگاوەرەکان و هێنانی بردننی کەرەستە و کەلوپەلەکان و کرانەوەی ڕێگای قاچاقچێتی کە چەکدارەکان لە سووریاوە لێوەی دەچوونە عێراقەوە هەرچەندە هەندێک جار پێچەوانە بۆتەوە. ئێستا کاتێک لە قەیرانێکدا شوێنێک بەبێ فەرمانڕەوا دەبێت ئەوە دەبێتە هۆکار بۆ دروستبوونی ڕەوشێکی هاوشێوە. ماتیۆدەست دەڵێت توندوتیژیەکانی عێراق لە بنچینەدا ڕنگدانەوەی ناکۆچە سیاسیەکانە کە لە ڕێی میکانیزمی گونجاوی سیاسیەوە چارەسەر نەکراون و دەشڵێت هەندێک پشتیوانیکردن لە ئۆپۆزیسیۆن تەنانەت لە هەندێک لە ڕێکخراوە میلیشیاییەکانیش دەشێت ڕێکخراوە تێرۆریستیەکان لاواز بکە. راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکاش دەڵێت هەر هەوڵێکی درێژخایەن بۆ دژایەتیکردنی تێرۆریزم دەبێت بنیادنانی تواناییەکانی تیادا بێت لە سەرانسەری جیهاندا بۆ لەناوبردنی ئەو ئایدۆلۆژیەی ئاگری تێرۆریزم خۆش دەکات. بەڵێن ساڵح بەشی کوردی دەنگی ئەمریکا. کاکشیروان فرەش زۆر بەخێر بیت بۆ سوودەکانی دەنگی ئەمریکا پێ خۆشحاڵین ببینینی جەنابەت. خۆمان دەزانین لە نێوان هەرێم و بەغدادا کێشەیەکی زۆر دەمێکە کە کێشە هەیە، بەڵام پێشماوەیەک بوو ئەوە بوو کە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان نێشیروان بارزانی چووە بەغا و ڕێککەوتنێکی حەوت خالیان لەگەڵ حکوومەتی ناوەندیان بەحساب مۆر کرد. تا ئێستا ئەو ڕێککەوتنە بە چی گەیشت؟ وەکو من بزان بە پێی ئاگاداری من کۆبوونەوەکە لەسەر ئەو بووە کە زۆر شت پێشتر کە ڕوویە وەکو قواتی دیجلە مەسەلەکانی ناو کەرکووک خانەخین ئەو بوارانی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێم و حکوومەتی مرکزی هەیە لەسەر بوجە ڕێککەوتنی بەزە خاڵێک وەکو مادەی 140 کە تا ئێستا دواخراوە لەسەر ئەوە بووە تا ئێستا هیچ شتێکی وە بە تایبەتی دیار نییە کە لەو حەو خاڵە ڕێکەوت بێتن، بەڵام هیوادارم ئەم سەردانی کە نووری مالکی بەتەمایە بیکە بۆ حکوومەتی هەرێم حکوومەتی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لەسەرەوە چۆنڵی بەسەرچوونەوەی و خاڵانە تازە بکەنەوە. ئایا ڕاستە هەرتەنها نەوت و بودجا کێشەکانی حکوومەتی هەرێمی ئێستان لەگەڵ بەغایان کێشەکان قوڵترن؟ نا بەڕاستی کێشەکان زۆر لەوە قوڵترن، بەڵام زۆر خەڵک بەس لەسەرەوە ئەم شتان ئەبینێ بواری بوجە ئەبینێ بواری نەوت ئەبینێ چۆنڵی ناسینی گەلی کورد لە ناو عێراقا لەلایەن عەرەبەکانە لەلایەن سونیش ئەوە شتێکە کە تا ئێستا پیان ناخۆشە لە دڵەوە بەڕاستی دەمی پێدانێن تا ئێستا چۆنڵی کورد وەکو خارجیەک سێ دەکەن وەکو بەشێکی ئەهلی عێراقی سێر ناکرێتەوە بژین. کاکشیروان زۆر خەڵک باسەکە کە ئێستا لە هەرێمەکەدا بەگشتی شەڕێکی تایفی هەیە بە تایبەتش دووە بە دوای کێشەکانی سووریا زۆر خەڵک باس لەوە دەکەن کە ئێستا شەڕێکی تایفی لە هەرێمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەبێت لە وڵاتانی کە زیاتر مسلمانی تایە. ئایا کێشەکانی عێراقش لە ناو ئەو چارچۆوەندان یان جیاوە یان کێسێکی جیایە عێراق؟ کەیسەکەی عێراق تۆزێک جیاوازە لەبەرەوەی کە مەسەڵەن سەدام حوسێن سەرۆکی کۆماری عێراق بە زۆر لەگەڵ شەڕی جێیشە لەگەڵ ئەمریکا لاچووە وەکو مەسەڵەن مەسلەی لیبیا نییە، وەکو مەسلەی تونس نییە، مەسەڵەن وەکو مەسلەی مسر نییە کە خەڵکەکە بە مزاهرات و زەختی خۆیان ڕئیسەکانیان لابردووە بە شەڕ. مەقسەدمەوەیە کە خەڵکێکی زۆر هەل لە سونیش و لە شیعەش ناڕەزان دژی حکوومەتەکە. باشە کاکشیروان کاربەدەستان لە هەرێمی کوردستانی عێراق چۆن دەتوانن بە چه شێوەیەک دەتوانن مامەڵە لەگەڵ کێشەکانی عێراق و بە تایبەتش لەگەڵ حکوومەتی ناوەند و حکوومەتی مالکی بکەن؟ سەرۆکایەتی حکوومەتی هەرێم هەردوو مەسەڵەن بەڕێز مەسعود بەرزانی نێچیروان بەرزانی سەرۆکانی تری حکوومەتی هەرێمی کوردستان کە دیارن دەبێت چۆنڵی دەنگێکی دیار و دیارێن هەبێ چۆنڵی سیفاتێکی سافیان هەبێ بەرامبەر حکوومەتی مرکزی کە کورد بەشێکی ڕئیسیە لە عێراق زمانێکی ڕئیسیە لە ناو عێراقا و حەقی خۆی ئەبێ پێ بدرێ. ئەمە عێراق لە دیکتاتۆری لاچووە هەموو شتێک ئەبێ بە حەقی پەرلەمان بێ هەچ کەسێک سەرۆکوەزیری حکوومەتی عێراق بێ مالیکی بێ یەکێکتر بێ ئەبێ حەقی کورد بدات. مەسلەی بواری 140 ئەمە شتێکە
ئیهمان ناکرێ ئەم شتێک وەکو قومبەلەیەک وایە تا ئیهمالێکی احتیمالە زیاتر دەقێتەوە لەبەرەوە تا زووە بە ئاشتی بە پرۆسەیەکی دیموکراسی ئەبێ مشکلەی کەرکووک حەل بکرێ بە هەج بوارێ بێ ئەنی ڕێکەوتن بێ لە بینی کورد و تورکا لە بینی کورد و تورک و عەرەبە ئەبێ ئەم بوارە ئیهمال نەکرێت. بینەران راپۆرتێکە لەسەر دەرهینانە نەفتەی لە ئەمریکا و کاچاوە ئەو گرێدای گوهرینین جیۆپۆلیتیکین جیهانیە لێ بەریوێ راپۆرتی مادەخواست پرسیاری ژوە بکین کە ئەمریکا لە ساڵا 2012 یانژی بگشتی بتر نەفتی ji çi welatî dikiritin Kanada, Erebistana Siûdî, Iraq yan Nîjerya. Heta dawiya vê raportê digel me bimînin ji bo berseva rast. Raporta me dibêjtin. Amerîka dê li 5 salên dahatî bibe welatê sêyem yê xudan petrola embar kirî. û piştî 20 salan qet pêtivî bi neft û petrola derve û biyanî nabitin. Evel li gora raporteka Ajansa Hêz û Têhnê ku bingehwê li Parîsê ye. Eger çîpar Amerîka pitir neft ji kendavî kirî lê şareza pêşbîn dikin kêmkirina astî kirîna neftê ji rojhilata navîn dê karîgeriyek mezin hebitin li ser peywendiyên nêfneteweyî û hevsenga hêza li cîhanê. Ajansa Navneteweya Hêzê şoka bi kerestekirina Amerîka bi weşandina pêleka mezin li bazarê petrola cîhanî rave dike. Kilîl jêra serjin û pêşxistina kevirê zeytiye li Amerîka. Ev çend sal e karjêretî kirin lê li salên dawî gihiştiye bilindtirîn ast. Gaz û petrola ji kevirên kanzayî tê tekêşan bi rêya givaşa keresteyên rûhne û ev teknolojiye bi proseya hydraulic fracturing tê tenasîn. Lê hindek stanên Amerîka welatên Ewropayê jî ev rê hatiye berbendkirin ji ber metirsiya çêbûna erdhejîn û herwesa pêzbûna sixayê dinyayê. Lê di ser hebûna van miştomiran ev rêya teknolojiyê wê harîkariya Amerîka bike li ser piyê dixwaraweste û heta sala 2035 çûydî petrolê ji derve nekire. Ew jî li gor ragihandina Ajansa Navneteweya Hêzê. We tête çaverêkirin ku astê berhemînana gaza Amerîka bi seriya Rûsya bikeve. John Mitchell li wê baweriye ku li demekî nêzik êdî baweriya tenahî çûydî bandorê bi ser rêbaza derveya Amerîka nake. Erê hêşta rojhilata navîn pêtivî bi piştevaniya leşkerê Emerîkî heye, ez piştrastim bersiv erê ye belê renga Amerîka heman berjewendiya berê nebin. Emerîkayek ku ji aliyê petrolê ve li ser piyê dixwaraweste wê bandoreka pirmezin hebe li siyaset û rêbaza rojhilata navîn. Christopher Davidson ji zanîngeha Brîtanya Durham pirtûkek bi navê Biştî şêxan û heraftina deshelata padeşahî yan ku şahenşahiya welatên kendavê nivîsiye. Ya ku em bibînin wê ew be Amerîka destpêkiriya xwe ji helwestê xwe yên hember şahên kendavî ve dizit. Li Behreyn ku welatekî hevalbenda Amerîkaya nîşan û bercengê serhildana bihara Erebî pê ve pirxuyan e. Davidson dibêje piraniya şahenşahiyê zengîn bi petrola kendavê bi zavê dikin xelkê xwe bi pareyê razî bikin. Lê rawestandina firotina petrolê bo heya girjiyên destûdarê siyasî mastir bike. Di çend salên dahatî de piraniya Mîrgehên Erebî dê rûbirûyî giraniya aborî bin. Li heman dem em karîgeriya buhara Ereban li ser Sûriya û Bakurê Efrîka dibînin û ka çawa xelk bi cerek dikevitin. Ji niha û paş zulm û zordariyê qebûl nakin. Davidson dibêje li salên bêt welatên kendavê wê çerxa firotina petrolê berev rojhilatê bajûn. Herçawa bitin ya windayî ew e ewlehiya rojava ji kendavê re dabîn dikir. Welatên kendavî vê dizanin û ez guman dikim ew xwe dixapînin ku Çîn û Asya Pasifik cihê rojava nagirit bo dabînkirina tenahiyê. Şirovekar dibêjin ev destkefta petrolê di nava welatî da wê aboriya Amerîka perxurd bike û gaz û petrola erzan bide gelê xwe û çûydî li hemberî siyaseta hikûmetan li ber berjewendiyê xwe nagerihe. Fatih Sindî, Dengê Emerîka. Bîneran bersiva rast ji pisyara Meraka Amerîka li sala 2012 pitir neft ji çi welatî kiriye? Kanada, Erebistana Siûdî, Iraqê yan Nîjerya.
بەرسڤا ڕاست بژارە یەکەیە کەنەدا هەر ساڵ ئەمریکا نێزیکی 200 ملیۆن بەرمیلن نەفتێ جێ دکڕتن دپێرا میرگەهین سعودی عربستانە سعودیەک و نێزیکی 106 ملیۆن بەرمیلان ji bo temaşakirina bernama me û çendîn raport û hevpeyvîn û bernamên dî û dikarin seredana malperên dengê Amerîka bikin yan dengî Amerîka îmêla me jî kurtconnection@voanews.com Facebook Kurt Connection ew heta careke dî digehîne hev stafê li hevgihandina Kurdan hîviya demên xweş ji we re dikin.